بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێیەگەن، جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. دەخوازم ژیانتان پڕ لە فەڕوو بەرەکەت و خۆشەویستی بێ. لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم. سپاس و ستایش دەرەبڕین بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخشەکانی، درود و سڵاو و میهرەبانی خوش بڕژێ بە سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. ئەمڕۆ ڕۆژی جیهانی زمانی دایکە، پیرۆزباییەکی گەرم ئاڕاستەی تەواوی هاوزمانەمان لە سەرتاسەری جیهانداکەین بە ئومێدیەوەی هەمومان بەیەکەوە هەوڵ و خەمێک لەبارەی زمانە وەلانرا و پراوێزخراوەکەمانەوە بخۆین و زمان یەکێکە لە هەم نیشانە و دەسەڵاتەکانی خوای گەورە کە پێی بەخشیوین و هەروەها یەکێکە لە گەورەترین شوناسەکانی مانەوە و بەردەوامی هەر میلەت و گەلێک. لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕ باز لە هۆشیاری تاک و کۆمەڵگەکەم بەرامبەر بە داواکردنی مافەکانی بێگومان لە هەر کۆمەڵگەیەکە کاتێککە هاوڵاتیەک یا هەر تاکێک ژیان دەکات لە بەرامبەر ئەرکەکانیدا کۆمەڵێ مافی هەیە. پێویستە حکومەت و دەسەڵات هەمیشە ژیانێکی شایستە و خزمەتگوزاریەکی باش بۆ تاکەکانی فەراهەم بهێنێ و دەبێت لەم بوارەشدا تاک هۆشیارانە مامەڵە بکات و چۆنێتی داواکردنی مافەکانی لە دەسەڵات تا چەند پێویستە داواکردنی ماف لەلایەن هاوڵاتیەوە لەلایەن کۆمەڵی خەڵکەوە نەکرێتە مزایدەیەکی سیاسی بۆ خۆبردنە پێشەوە بە دەستهێنانی دەستکەوتی زیاتری سیاسی لەلایەن کۆمەڵی خەڵکەوە. چونکە بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ موسڵمان دووجار لە کونێکەوە ناگەزرێ. پێویستە ئێمە هۆشیارانە داوای مافەکانمان بکەین بۆ ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا یادی خۆپیشاندانەکانی حەڤەی شوباتمان کردەوە کە کۆمەڵێک گەنجی ئەم وڵاتە بەبێ تاوانی کوژران و خوێنەکەشیان بە فیڕۆچوو. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم پرسە گرنگە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تاک چۆن دەبێ داوای مافەکانی خۆی بکات، چۆن دەبێ هۆشیار بێ بەرامبەر بە مافەکانی خۆی و دەسەڵات و کاربەدەستانی حکومەتیش تا چەند پێویستە بە دەم داوا و داخوازیەکانی خەڵکەوە بێن و خەڵک هۆشیار بێن نەکەوێتە نێو مزایدەیەکی سیاسیەوە و خەڵکێکی نابەرپرس بۆ خۆی بەکاری بهێنێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بە ڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامی کوردە مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. لەبارەی ڕەوایەتی مافەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەپرسم. بۆ نمونە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ڕەوایەتی وەرگرتنی ماف بە هاوڵاتی و هاونیشتمانیەکانیەدا؟ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دەستخۆشیی لە جەنابشتانەکەم بۆ ئەم بانگێشتە و بۆ ئەم تەوەرە گرنگی کاڵتان بژاردووە. سەبارەت بە مەوزوعی ماف، بەڕاستی ئەگەر تەماشایەکی مێژووی ئیسلامەتی بکەین یاکو مێژووی مرۆڤایەتی بکەین لە کاتی هاتنی ئیسلامە و پێش هاتنی ئیسلامیش، ئەگەر تەماشای کۆمەڵگاکان بکەین، ماف لەو پەڕی ئاستی نزمیە بۆ دەربارەی مافی تاکەکان بە شێوازێک کڕین و فرۆشتن و پێشێلکاری بەرامبەر بە بەسیترین خواستەکانی ئینسان کراوە بە درێژایی مێژوو. ینی جاری وا هەیە شەرمەکەی لە گێڕانەوەی، جاری وا هەیە شەرمەکەی لەوەی کە بەڕاستی ئینسان کە خوای گەورە کردێتی بە گەورەترین کائینی سەر ئەم زەویە گەیشتوێتە ئاستێکی وە بگرە نەک لە دەرەجەی ئینسانێتی هاتبێتە خوارەوە، بگرە زۆر جار دەرەجەی حیوانەتیشی تێپەڕاندووە. بەڕادەیەکی واکە لە درندەکان زۆر زیاتر مافی ئایلەکەی خۆشیان نەپاراستووە. بەڵام کاتێک کە ئیسلام دێت، کاتێک کە خوای پەروەردگار ئەم پەیامە نازدارە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەوانە ئەکات، ببینە ماف بۆ چی ئەگێڕێتەوە. هەر لە عەبدێکەوە بیهێنە، هەتاوەکو ئافرەتان، هەتاوەکو منداڵان، ئەگەر لە ڕوانگەی شەریعەی ئیسلامیەوە تەماشاکە بزانم مافی منداڵێکی پاراستۆ کە ئێشتا لە ناسکی دایکیاتی نەهاتۆتە دنیاوە. لە کاتێکە کە باز لە مەوزوعی میراث دەکرێت، منداڵێک کە تەنها ئەوەندەی لە ناسکی دایکا دروست بوو بێ، شەریعەی ئیسلامی فەرمێ مافی لەسەر ماڵی باوکی هەیە بێ ماڵی بۆ دابنرێ. چجاوکەیەتە دنیاوە ڕۆحێکی لێ بە بەریا چاو بەم ژیانە هەڵەیەنێ. ئیسلام هەر لەو دەقەیەوە بزانە چەند مافی بۆ دیاری کردووە، چەند حەقی لەسەر باوک دیاری کردەوە بۆی کە بێ ناوی ئەم منداڵە بە ناوێکی خۆش بنێ، چەند حسابی بۆ کردو کە بێ قوربانی لە پێناوی ئەم منداڵە بدە. بەرحاڵ ئەگەر بینە سەر ماف،
ماف لە ڕوانگەی ئیسلامەوە ئەوەیە کە بەڕاستی ئەم تاکانە بە ئەندازێ ئەم چیانە گەورەی کە خوای پەروەردگار بۆی داناوە ئەبێ حەقەکان و مافەکانی پارێزرا بێ و بە ئەندازێ ئەوەش هەموو تاکێک ئیلتیزاماتی خۆی بێ بپارێزێ بەرامبەر بەو سیستم و یاسا و دەسەڵاتی کە ئەم مافانی بۆ دابین ئەکا. ئەمەیە کە بەڕاستی ئێمە ئەگەر لە ڕوانگەی ئیسلامەوە تەماشای مافی تاکەکان بکەین، ئیسلام باشترین مافی بۆ هەموو بەشەریەت دیاری کردووە. ئەگەر بین تەنها ئەوە نییە بڵین مافی تەنها تاکەکانی خوارەوەی داوە بە پێچەوانەوە هەر لەسەرەوە کە دەسەڵاتداران و قیادە و سەرکردەکانن مافی ئەوانی دیاری کردووە لە کێیە لە دەستی خەڵکی مەحکومەکان و خەڵکی خوارەوە بە هەمان شێوە مافی ئەم خەڵکانی خوارەوەش دیاری کراوە لە دەستی ئەوانەی سەرەوەیە کە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە حەدیثەکان فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. يعني شي ام حديثه يعني اي امير اي عادل اي او كسي كتو كار بدستي خلقي بلي تو راعيت تو شوانيكي كما خلق لبردست اردام شلون تعاملي لقلاك سبحان الله برا كبو كسي وتو كتو راعيت او اخواروش هر همان شي وبيشي وتو توش راعيت ما في سبب فارزي او بيتو با مركاني بردستي تو امجاره اما دو اتجاهي معاكس يكن لكاتێکە کە ئەمە مافەکانی تۆ پارێزێ بێت تۆش حدودەکانی ئەو پارێزی ئەبێت تۆش حەقەکانی ئەو بی. بۆیە بەڕاستی ئیسلام کاتێکە هات مافی قیادە و قەواعیدی داوە، مافی سەرکردە و جوندیەکانی داوە، مافی دایک و منداڵی داوە، مافی باوک و منداڵی داوە بە هەمان شێوە مافی هەموو تاکێکی پاراستۆ لە سنووری ژیانە لە سنووری ئەو کۆمەڵگایە کە تیا ئەژی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە جەنازەیەک بەلایەتی ئەپەڕێت ئەم جەنازێ کابرایەکی یەهودیە کاتێککە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جەنازەکە تێئەپەڕێ ئەفەرمێت هەڵ ئەسێ لەبەر جەنازەکە ئەڵێنێ پێغەمبەری خوا ئەوە یەهودیە فەرمی مەگەر ئینسان نییە. مافی ئیسلام کاتە هاتوو مافی بۆ بە تاکەکان دیاری کردووە مافی تەنها بۆ مسلمانان دیاری نەکردووە. کابرایەکی جوولەکە کابرایەکی گاور کابرایەکی حتا بێدین کاتێککە لە ژێر ساوسێبەری دەسەڵاتی ئیسلامی ژیاوە بە بەختەوەرترین ژیان ژیاوە هەموو سنوور و مافەکانی پارێزراوە. وەکۆی کە جارێکە عەلی کوڕی ئەبی تاڵیب درعێکی لێون ئەبێت درعەکەی کابرایەکی ئەیدۆزێتەوە دوای عەلی کوڕی ئەبی تاڵیب کە خەلیفەیە ئەڵێ ئەم درعەی منە ئەڵێ خۆمەوت ئەمە درعەکەی منە و دیارە تۆ بردوو دێ ئەو باشیەوە لە وەسایلەکان کەوتوتە لای تۆ بێ بمدەیتەوە. کابرا جوولەکەش ئەڵێ نەخێری خۆمە ئەڵێ با بچین بۆ لای قاضی. کاتێکە چنە لای قاضی شایەت داوە لە ئیمامی عەلیەکە شایەتی بەدەستەوە نییە. دوایی کە ئەزانە شایەتی بەدەستەوە نییە حکومەکە بۆ ئەو گێڕێتەوە ئەڵێ درعەکە کەواتە هی ئەوە. دوایی کابرا کە ئەچێتە دەرەوە ئەگەڕێتەوە فەرمیێ ئیسلام مادەمە منت عادلە والله فعلا ئەمە ڕۆژێکی عەلی کوڕی ئەبی تاڵیب کە ئەڕۆژ لە دواوە درعەکەی لێکە و پێی نەزانی هەڵم گرتەوە بەڵام درعی ئیمامی عەلیە بەڵام کاتی ئەبینێ مافی من ئەمنە پارێزراوە لە بەرامبەر خەلیفەیەکە وەلو من جوولەکەشم ئەوە بەڕاستی ڕاستی مەوضوعەکە ڕوون نەکەمەوە. ئەم مەوضوعانە ئیسلام هەزارەها نمونێ و سامپڵ و بەسەراتی ئاوای تایە کە بەڕاستی تاکی غەیرە موسڵمانەکانی ئەمەندەش پاراستووە چ جایە بێتە سەتە تاکیگی تاک چۆن داوای مافەکانی ئەکا لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کامانن ئەو میکانیزم و هەنگاوانەیە بۆ منە ئەو ئەخلاقیاتەی کە تاک پێویستە هەی بێ لە داواکردنی مافەکان. زۆر جوانە. طبعا ئێمە دابێنێ سەر نقطەیەکی زۆر گرنگە ڕێباز ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئەتوانین بڵین هۆشیاری تاک ئاستێ بێ و هۆشیاری تاک بە معنە واتای چی کاتێک گەڵێن پێویستە تاکەکان هۆشیار بن. هۆشیار یانی چی؟ هۆشیاری تاک یانی چی؟ طبعا هۆشیاری تاک بریتیە لەوەی کە هەموو تاکێک تێڕوانین کا بۆ ئەو ڕوودا و بەسەرهاتانەی کە لە چواردەوریا ڕوئەدات. پێویستە سیر کات بزانێ هەڵسەنگاندن کات تێڕوانین کات بۆ هەموو قەزایەیە کە لە چواردەوری ژیانیان ڕوئەدا. کاتێک هەڵسەنگاندنی بۆ ئەم ڕووداوانە کرد ئەو کاتە بەپێ ئەم هەڵسەنگاندنەکە خوای پەروەردگار عەقڵی پێداوە و لە ڕوانگەی ئینسانی موسڵمانیشەوە
قورآن و سونە و سیلەی پێغەمبەری پێداوە صلی الله عليه وسلم چاک و خراپی ئەم ڕووداوانە هەڵەسەنگێنێ ئەو کاتە بڕیار لەسەر چاکەکانەدا کە جێبەجیان کە بڕیار لەسەر خراپەکانەدا کە لیان دوورکەوێتەوە ئەمە هۆشیاری پێوتری هۆشیاری تاکی مسلمان چۆنە یاوەکو ئەتوانین بڵێن هەر هۆشیاری مجتەمع بە عام ئەبێ چۆن بێ من ئەڵێم بەڕاستی ئینسان ئەو حەدیثی کە لە جەنابی لە سەرەتاوە ئیشارەت پێدا ئەبێ بەڕاستی تاکی مسلمان یاوەکو تاک لە مجتەمەعە ئەمە بێ کە بەڕاستی کە ئەگەر فعلەن لە جارێکان نەی پێکە هەڵسەنگاندنەکەی لە جارێکان نەیزانی بەڕاستی هەڵسەنگاندنەکەی سەرکەوتووە ئێخۆ نابێ جاری دووەم بە هەمان شێوە لەم ڕێگایە باتەوە و دیسانەوە بکەوێتەوە کە لێرەدا ئێمە حەدیثەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە جوانی ئەفەرمێ لا يلدغ المؤمن مرتين في جحر واحد با ئێمە ئەگەر مؤمنیش باز نەکەین کە ئەڵێن لا يلدغ المؤمن مرتين في جحر واحد ئینسانی مسلمان لە کونیەکان نابێت دووجا بگەزرێ ئێمە هەموو تاکێکی ئیسفادەی لێک ئەگەر مسلمانیش نەبێ ئەگەر مسلمانیش نەبێت کەسێکی کەش ئەگەر بێدینیش بێ یاوەکو بڵێن گاور و جوولەکەش بێ یخۆ نابێت دوو جار دەستی بنێ بە علادین و ئاگرێکە یاوەکو دەست بنێ بە ئاگرێکە دوو جار دەستی بسووتێتەوە یا کاتێکە دەست دەکات بە کونیەکە کە ئەدانەی دوو پشتێ پێوەی داخۆ جارێکە نابێت دەستکاتەوە بەم کونەیە ئینسانیش کە ئەڵێ نەبێ هۆشیار بێ ئەڵێت کوردەواری خۆمان قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەگەر جارێ خەڵەتانمە خوا بگرێ بەڵام ئەگەر کردێ بە دوان خوا من بگرێ خوا من بگرێ لەوەی کە من جاری دووەم بەڕاستی عەقڵم وەرنەگیر هۆشیار نەبووم لەوەی کە جارێکە ئەم ئیختیارە هەڵنەبژێرمەوە بۆیە بەڕاستی کاک ڕێوازگیان ئێمە زۆر گرنگە تاک کە بڕیار لەسەر هەر قەزەیەکە دات ئەچێتە ناو هەر چۆنەڵی پەیمان نامەیەکەوە طبعا بۆ معلوماتت پەیمان نامە چییە عەقد چییە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوەی کە ئێمە بزانین سیاسەتی کۆمەلگات چییە پێکەوە ژیانی کۆمەلگات چییە هەر ئەسلی کەلیمەی سیاسەت لە چیەوە هاتووە بریتە لە بەڕێوەبردننی کاروباری خەڵکی بەڕێوەبردننی کاروباری خەڵکی لەلایەنی دەستەیە خەڵکەوە و ئیتاعاکردنی کۆمەڵی خەڵکیش بۆ ئەم دەستەیە ئەمە پێوترێ سیاست ئیتر ئەم سیاسەتە ئەگەر هاتوو بەبارێکی خراپە برا ئەوەکو سعید نەورەسی لێدێ ئەڵێ ئەعوذ بالله من الشەیطان والسیاسە لەگەڵ شەیطانە سیاسەتیشی بەلعنەت کردووە یعنی ئەگەر کار بەدەستان ئەگەر حاکمڕانەکان خیانەتیان کرد لە شوێن کەوتۆکانیان ئەگەر هاتوو زوڵمیان لێکردن ئەگەر هاتوو ستەمیان لێکردن باشە ئەگەر چۆن شوانێتەکان وەکو خۆیان نەبر بەڕێوە کە پێغەمبەری خوا ئەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته الإمام راع وهو مسؤول عن رعيته کەواتە کاتێک ئەم ئیمامە خیانەتی لەم کاربەدەستیەی کرد ئەم ئیمامە وەکو پێویست هەڵنەسا بە دابینکردنی مافەکان بۆ ئەم تاکانە یان بە پێچەوانەکەیەوە ئەم تاکانی خوارەوە وەکو پێویست سنووری ئەمانەی خەڵک سەرۆیان نەپاراست بە هەموو شێوە ئیتیهامیان کردن بە هەموو شێوێ ناشرینیان کردن بە ئوسلوبی نابەجێ و نادروست مەشاکیلیان بۆ دروستکردن سیاسەتەکە و کاتەوەکو نەورەسی لە ڕوانگەی ئاینەوە دەستگرتن بە کڵاوی شڕی خۆم و بۆی بانەی بە ئەچمە شاری کوێران دەزەگرن بە چاومەوە ئایا بۆ نمونە ڕازیبوون بە ژیانێکی کولەمەرگیانە لە ئیسلامە شتێکی ڕەوایەتیە بۆ نمونە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمە ئەوەندە خەڵک چەرمەسەری و ئەنفال و کۆڕە و کیمیاباران و ماڵبارکردن و بێمەعاشی ئەمەی بینیوە پێی وایە ئەمەیکە ئێستا هەیە ئیدی لووتکەی ژیان و ڕەفاهیەت و خۆشگوزەرانیە ئایا لە ئیسلامدا ڕازی بوون و بێدەنگ بوون و کۆڵێ دەست بگرن بە کڵاوە شڕەکەی خۆمەوە بانەی با ئەمانە هیچ ڕەوایەتێکیان هەیە یا بۆ منە چۆن پێویستە تاک و داوای مافەکانی خۆی بکە ینی بۆ منە با بە شێوەیەکی هێمنانە و لەسەر خۆ داوای مافی خۆی بکە لەو ڕێگەی شاچی بەسەرادەوە ئیسلام بە شتێکی پیرۆزی زانیوە طبعا من ئەو پرسیارە عکسەکەمەوە بۆ هاوڵاتیان ئەڵێم چ کەسێک تا ئێستا دەستی گرۆ بە کڵاوی خۆی بانەی بردبێت چ کەسێک هاتووە و دێ دیگاگە ئاگرە سوورە لە خۆم دوورە زان ئاگرەکە هەر نەیگرتوێتەوە قسەیەکە تەنها ئینسان کردوێتی ئەگیناتۆ وەرە لەم کۆمەلگایە ئەوەی کە چووە سنگی خۆی ناوە بەبەر گولەوە ئەوەی کە چووە هاواری کردووە لەسەر ئەو زوڵم و ستەم و ناڕەحەتیانەی کە بەرامبەری ئەکرێ لەگەڵ ئەوشی کە لە ماڵەوە دانیشتووە هەردووکیان بە هەمان شێوە زوڵمەکە نەیگرتوونەتەوە نەعەدالەتەکە نەیگرتوونەتەوە چەسانەوەکە نەیگرتوونەتەوە بێنانی و بێئاوی بێدەرەتانەکە نەیگرتوونەوەی کە لە حادیثی سەیارەیە تیاچن زۆرترن لەوانەی کە داوای مافەکەن کە لە ڕێیا ئەکوژدێن کەواتە فعلاً بە حتمان کەواتە تۆ ئەم قسەیە
تەنها خۆتی پێ هەڵەخەڵەتێنی تەنها حاشا لە ڕێژە ناتەوەکو نەعامەی لێ دێ تەنها سەری خۆیە شارێتەوە ئەگەران لە نەتیجەیە ئەو ئاگرێ هەرە سووتێنێ ئەو کڵاویت و هەر با ئەیبا لەبەرەوە پێویستە ئێمە قودوەکەمان پێغەمبەری نازدارە صلی الله علیه وسلم بە تاقی تەنیا لە ناو ئەم وڵاتەیە چی شۆڕشێکی دامەزران دانەنیش هەتاوەکو ئەم شۆڕشەی گەیانە چۆن تورەپۆپەیەک و لە کاتێکا مەوقیفی دوای ئەم کەسێکی وەکو ئەبوو بەکری سدیق کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتەکە ئەڵێ چی هەموو سەحابە ئەژنۆیان ئەشکێ زۆربەی سەحابە ئیمامی عومەر لەوانە ئەفەرمون تەواو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەفاتی کرد تەواو هەر کە دەبێت بچێتەوە ماڵی خۆی ئەبوو بەکر بەم مەوقیفە خۆی کڕێوە فەرمی ئەینقەص الدین وأنا حی يعني ببینم دینی خوای پەروەردگار بەرەو کزی ئەڕوا منیش زیندوو بم ئەمە بەشتی يعني ئەمە مەوقیفی پیاوی مەردە ئەمە مەوقیفی پیاوەکە کە بەڕاستی بە زوڵم و ستەم ڕازی نابێ بۆیە بەڕاستی کاگین ئەو مەقولەیە بەڕاستی من وەکو عەرزم کردن تەنها خۆ خەڵەتاندن شان و قاندنە لەوەی کە وەکوی کە کابرا ببینن لافاوێک دێ بەرەو ڕووی ئەستا لافاوەکەی بە چاو بن و قێنە سەری کەسا بڵێ لافاوەکە نام بە کە مەعەلعینە ئەوەی پێ ناچێت لافاوەکە بۆ خۆی ڕایە ماڵێت و لەگەڵ خۆیایی بە داوەکو عەرزم کرد جانابیشی پرسیاری کرد کە ئایا تاکەکان چۆن داوای مافەکانیان لە سەرکردەکانیان کرد یەک نمونی بەسیط دێنمەوە ئەگەر ئێمە یەکەم پەیماننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە لەگەڵ ئەهلی مەدینەیە بەستیت جوانترین دەرز و ئامۆژگاری و پەندی تیا بۆ هەموو تاکێک غەیری موسڵمانیش کە بەڕاستی بزانێت چۆن لەگەڵ قیادەکانیان سەرکردەکانیان چ سەرکردەیەک هەڵەبژێرە جارێ بۆ ئەوەی کە ڕیشی خۆی بادەدەستی چ سەرکردەیەکە هەڵەبژێرە بۆ ئەوەی کە بەڕاستی قوت و نان و سەرۆت و سامانی ئەم میلەتە بادەدەستی بزانێ بە عادیلانە تەوزیع ئەکات ئەمە زۆر گرنگە کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی پەیماننامەکە ناکەم بە تەفسیلی تەنها کۆمەڵێ نوبزەیەتی هەڵەبژێرم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پاش ئەوەی کە پەیماننامەکەی بۆ ئەم 73 کەسە ڕوون کردەوە دوای ئەم 73 کەسە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام داوای ئەویان لێکا کە بەیعەتیان لێوەرگرێ بەڵام کۆمەڵێ پیاو لەناو ئەم مەجلیسەیە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەست درێژەکات ئەچێتە بەردەم دەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی کە سەحابەکانی کە بێن دەست بەیعەتی بنێ ئەفەرمون بۆستن خطورەتی ئەم مەوضوعەیە دانن چییە جاری ئێوە کاتی ئێمە هاتوین لە مەدینەوە دەرچوین بۆ ئێرە کاتێک لە ملی حوشتەکانمان داوە و هاتوین بۆ ئەم منتیقەیە هەموو یەکێک لێمە دانیمانەمان پێغەمبەری خوای هاتوین بەیعەتی بینێ بەڵام ئێوە خطورەتی ئەم کارە دانن چییە لەبەرەوە جارێ پێش هەموو شتێ بزانن کی هەڵەبژێرن ئەم پیاوە پێمان ئەڵێ ئەگەر بەیعەتم بنێ ئەبێ شەڕی عەرەب و عەجەمم بۆ بکەن خیاری هەموو ئومەتەکەتان لەوە چێ بکەیتە خەتەریاتەوە هەموو سەرۆت و سامانتان لەوە چێ بکەیتە خەتەریاتەوە لەوە چێ عەرز و ئاوتان هەمووی بکەیتە خەتەریاتەوە ئامادەن ئەمانە بخەنە خەتەریاتەوە لەبەرەوە لە خۆدان دەست درێژ مەکەم چەند دەست بەیعەتەکە بن ئەم پیاوە هەڵی ئەبژێرن ئەم خطوراتانە لە دەوریایەتی ئەتوانن یان نە ئەڵێن بەڵێ ئەتوانین جاری دووەم سەحابەیەکی هەڵەسێ دەڵێ بۆستن ئەم بەیعەتە مەدەن ئێوە کاتێکان بەیعەتە ئەدەن ئەم پیاوە ئەبێ بگرنە لای خۆتان ئەبێ ئەمانەتی ئەم پیاوە بپارێزن ئەم پیاوە لە ماڵ و کەس و کاری خۆیان ناو شاری کە مەکەیە پارێزراوە ئەگەر ئەزانن ئەی بنە لای خۆتان سەری شۆڕ ناکەن زەلیلی ناکەن خیانەتی لێ ناکەن پشتی بەرنادەن ئەوە بیبن ئەگەر ئەزانن ئەمانەی لەگەڵاکەن ئەوە ڕووی خۆتان ڕەش مەکەن باب نەبێ بە پەڵەیەکی ڕەش بە ناوچەوانتانەوە بۆ تاریخ بزانە ئەم سەیریکە ئەم هەڵبژاردنە جوانە بزانە چی هەڵەبژێری یعنی کەواتە بە قەواعید دەڵێ خیانەت لە سەرکردەکانتان مەکەن ها بزانە مافەکانی ئەبێ بپارێزی مافی ئەم قیادانێکی ئێمە هەڵیان ئەبژێرین ئەبێ بیپارێزین ئەنجا تەماشاکە ئەم 73 نەفەرە بزانە ئەیکەن بە فەوضا هەرکەس ئاستی خۆیەوە وەکو کوردەواری خۆمانە لە ئاشی خۆی لێ بخڕێ بزانە 2-3 نەفەر هەڵەسێ قسەکە ئەمە فێری ئەو ئەدەبەمانەکات قەواعید چۆن ئەدەبی هەبێ لەگەڵ قیادەیە فێری ئەومانەکات ئەو خەڵکەی کە لە خوارەوەن ئەکرێ هەر لە ئاستی خۆیەوە هەڵسی قسە بە حکومەت و بە دەست و دارەی فەرمانڕەواکان بڵێ بەڵام پێشتر لە ڕێی لیژنە و کەناڵەکانی ڕاگەیان و حیزب ئۆفیسیەکانەوە گوێی لێ نەگیراوە ئیدی بۆ منە چی بکات چاری چێ لێ کەواتە وەکو عەرزم کردن ئێمە لە سەرەتای ئیشارەم پێدا ئەم ئیتسالە پێچەوانەیە بە هەمان شێوە کاتی ئێستا من
پێویستم تەواوم نەکرد مەوزوعەکەم کە ئەمە مافەکانی قیادە ئەپارێزین باشە ئەبێ قەواعید مافەکانی قیادە بپارێزە بەڕاستی کاتێک کە ڕکێفی ئەداتە دەست کاتێک کە هەڵی ئەبژێرێ ئەبێ کۆمەڵە سەلاحیاتی باتێ لە مقابلی ئەمەشە ئەنجا دوایی کاتێک کە ئەم دوو سەحابەیە قسەیان کرد سەحابەی وتیانەی پێغەمبەری خوا ئێمە بەمانی کە ئەم دوو سەحابەیە فەرمیان هەمووی ڕازین بەڵام لە مقابلی ئەمەیە تۆ چی ئەدەی بە ئێمە لە مقابلی ئەمەیە تۆ ئێمە چیمان بۆ هەیە ئێمە شەڕی عەرەب و عەجەم بۆ بکەین هەچی خیارمانە بکەیتە ناو ناڕەحەتیەوە هەچی سەر و دووسامان بکەیتە ئەی مافەکانی ئێمە چییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە جوابی دانەوە فەرمی مافەکانی ئێوە لە لای من بۆ قیامەتان بەهەشتە من دڵنیاتان ئەەکەم ئەگەر ئێوە ڕازگۆ بن لەگەڵ منە ئەگەر ئێوە ڕازگۆ بن لەگەڵ ئەم پەیامەیە کە من بۆم هێناون ئەگەر ئەم پەیامەی کە خوای پەروەردگار بۆی ناردوون جێبەجێیکەن ئەگەر ئەو فەرمایشتانەی خوای پەروەردگار داواتان لێکا وەکو خۆی بیکەن دڵنیاتەکەم لە دنیاە سەربەرزە بن لە ڕۆژی قیامەتیش خوای گەورە بەهەشتی وەدیاری کردوون زۆر باش مامۆستا بەڵێ بەڵێ لە وڵاتی خۆمانە دەیان مامۆستای ئاینی یا موچە بڕاو لە ئەرکی خۆیان دوورخراونەوە یا شەید کراون ڕیشیان سووتێنراوە مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووسان تیرۆر کراون تەنانەت لەگەڵ ڕێزمان بۆ جەناب توبینەران شەق لە مامۆستای خوێندن هەڵدراوە کاتێ داوای مافڕەوەکانی خۆی کردووە هێشتا ئایا داواکردنی ماف و بەگژاچوونەوەی دەسەڵاتێک کە مافی وڵاتی قۆرخ کردووە شتێکی ڕەوایە وەکوڵێ هێشتا دەست بکەین بە شارە زەردەواڵەیە و کە بزانین تەنها ئازار و ناڕەحەتی بۆ میلەتەکەتیایە من ئەڵێم فعلەن دەسەڵات ئەگەر باز لە دەسەڵاتی کوردەواری خۆمان بکەین من ئەڵێم بەڕاستی فعلەن گەیشتۆتە ترۆپۆپەی زوڵم و نەعەدالەتی بەرامبەر بە هاوڵاتیانی بەڵێ بەڕاستی کاتی ئەوە هاتووە کە بە حکومەت بڵێ بوەستە کاتی ئەوە هاتووە بە حکومەت بڵێ بەڕاستی ستەم ئەەکەی بەڕاستی خیانەتمان لەکەی بەڕاستی سنوورمان ئەبەزێنی بەڕاستی حەچی مافی ئەم میلیتەی خواردوتە و تەنها لە دەستەدارێکی کەما کۆ کردوێتەوە ئەوە خۆجێلکردنە ئەوە چاونوقاندنە ئینسان لە مجتەمەعی کوردەواریا بڵێ وەڵڵاهی حکومەت دادپەروەرە وەڵڵاهی حکومەت و کاربەدەستەکانمان عادیلە نەخێر گەیشتونەتە منتەهای زوڵم لەگەڵ ئەم میلەتەیە باشە یعنی ئەوەی کە بەرامبەر ئەم میلەتە کراوە من دڵنیاتانەکەم کە لە بەدرێژایی مێژوو بەرامبەری نەکراوە ئێمە باس لەوە ئەکەین لە سەدەمانێکی ڕابردووترە ئەم میلەتە چەوسەنراوەتەوە بەڵام ئەم میلەتە لە ڕووی فکریەوە چەوسەنراوەتەوە هەندێک جار لە ڕووی فکریەوە ئەگینا لە ڕووی اقتصادیەوە نەچەوسەنراوەتەوە ئەم میلەتە برسی نەکراوە ئەم میلەتە قوتی لێ نەگیراوەتەوە ئەم میلەتە شیری منداڵەکەی لێ نەگیراوەتەوە ئەم میلەتە ئیهانەی پێ نەکراوە لە یەک دانەمانی ببا بەڕێوە بە 50,000 دینار ئەوە گاڵتەکردنە بە مافەکانی ئەو تاکەکانی ئەو میلەتە لەبەرەوە قسەم لەسەر ئەوە نییە بە هیچ شێوازێ حتا سەر ئێسخان گەیشتووە منیش پێویست ناگە قسەی لەسەر کە میلەت هەمووی بۆ خۆی ئەیبینێ بەڵام من ئەڵێم یەک مەقولە بیری ئەو میلەتە ئەخەمەوە ئەو میلەتە شانی هەڵی ئەگرێ ئەم میلەتەی ئێمە هەموو میلەتێک بەڕاستی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ میلەت چۆن بێ خوای گەورە کاربەدەستی ئاوای بوانێت میلەتان چۆن بن خوای گەورە کاربەدەست بۆ ئەم کاربەدەستانە ناو میلەتەوە هەڵبژێراون لەم کوردستانی من تۆ تا ئێستا چەند جار انتخابات کراوە هەرکی هەڵبژێراوەتەوە هەر ئەمانە هەڵ نەبژێراونەتەوە کە ئێستا ئێمە چینە سەر شەقام پێیانڵێن زڵم ئوستەمیان کردووە من نمونەیەکی هێنمەوە ئەگەر ئێمە لە ساڵانێکی داهاتووترە بێ انتخابات کەینەوە ئەم میلەتە هەموو ئەم شتانەی لەبیر ناچێتەوە لە مانگێ 2 مانگ پێش انتخابات بێگومان 4 بتڵخازیان بەسەرا تەوزیع ئەکرێ هەموو شتێکیان لەبیر ناچێتەوە بە درێژایی 30 دانە ساڵ ئێمە حاڵەتەمان لە میلەتەی خۆمان نەبینیوە ئەم میلەتەی ئێمە میلەتێکە هەستی گۆڕانکاریتیان نییە ناخی گۆڕانکاریتیان نییە ئێکاکە ئەگەر جارێک لە جاران خەڵتای جارە لە جاران تاقیکردنەوە بە 4-5 نەفەر کرد وەرەم جارە 4-5 نەفەری تر بکە ئێمە گە بڵێن ئەم میلەتە یاکو بڵێن ئەم کار بەدەستانە هەر تەزویرمان لێەکەن ئێکاکە تەزویرەکە وا بڵێن کاکە 10 کورسیان بە تەزویرێنە 15 ئێکاکە تا ئێستا 25 کورسی هێنێت بە سەوتی ئەو میلەتە خۆی کەواتە میلەت شانی هەڵی گرتووە بۆیە بەڕاستی شانی ئەم زوڵمەی هەڵی گرتووە میلەت زووزوشتی لەبیرەچێتەوە بۆیە بەڕاستی ئەبێ ئێمە وەکو ئیمامی عومەر بین ئەبێ ڕێوشوێنی ئەم پیاوە بەرزانە هەڵگرینەوە بە تایبەتی تاکی موسڵمان ئەم میلەتەکە میلەتێکی موسڵمانە
ئەبێ بە ڕوانگەی قورئان و سونەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام تێڕوانینی بۆ خەڵکە بێ نەک بۆی کە بە دوو قسەی بریق و باق بەداخەوە سبحان الله سەرکردەی وا هەیە هەزار وعدی دوورەی داوە بەم میلەتە هەزار وعد ئێستا خۆشبەختانە لەبەر ئەم تەکنەلۆژیایی کە هەیە هەر قسەیەک ئەکرێت تۆمارەکرێ و هەزارها جار لەناو فەیسبوک و لەناو کەناڵەکانە لێ ئەدرێتەوە و دووبارە ئەکرێتەوە ئەم میلەتە نادەن بۆ عاقڵ نابێ هەزار وعدی درۆ و پێ ئەدا کەچی بەیانی چوار قسەی بریق و باق و بۆ کاتەوە وەڵێ وەڵڵاهی پیاوی چاکە هەتاکەی ئیمامی عومەرە فەرمێ من فێڵباز نیم بەس ناژێڵم فێڵباز فێڵم لێکە ئەو میلەتە تاکەی ئەمە فێڵی لێکرا هەر فێڵی لێ ئەکرێتەوە هەتاکەی یعنی بەڕاستی هۆشیار نابێتەوە کە باسەکەمان باز لە هۆشیاری تاکە بەعام هۆشیاری ئەمەیە جارە خەڵەتانیان دۆمجان هێڵی بخەڵەتێنەوە جارە دەستی گەستی بارجارێکە نەگەزێتەوە بەڕاستی ئەمەیە کە ئیمامی عومەری گەیانە ئەوەی فەرمووی من فێڵ لە کەس ناکەم کەسیش ناخەڵەتێنم نامێ غەڵ و غەش لە کەس بکەم بەڵام خۆ بێ ئەوەندە هۆشیار بم نێڵم ئەو خەڵکی کە لە چواردەوەرم غەشم لێ بکەن فێڵم لێ بکەن بم خەڵەتێنن قسەی باق و بریقم بۆ بکەن قسەیەکم بۆ بکەن کە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فعلەن هەندێک جار غەشیان لێ کردووە خیانەتیان لێ کردووە بڵێین چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ڕازگۆیانە لەگەڵ خەڵکا قسەی کردووە ونمونە کۆمەڵی خەڵک هاتن لە بیری مەعونە کۆمەڵی سەحابەیان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وەرگی کە بیان بە قورئانیان فێرکات چوان هەموو سەحابەکانیان شەهید کرد بەڵام پێغەمبەری خوا نەیەش جارێک ئەمە دووبارە بێتەوە بزانە چی بەو تاقمە کردووە لە تاریخ ئابڕۆبی خوێنەرەوە بۆیە بەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام کاتێکە بەنی قوڕەیزە و بەنی قەینوقاع ئەومانە خیانەتی لێکردن نەهێڵن جارێکە خیانەتی لێکاتەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مسلمان ئیمە کوردەواری بەعام کە ئەلحەمدوللای میلەتێکی مسلمانی بگەڕێتەوە سەر قورئان تۆ تێڕوانینی تۆ بە قورئانە یعنی ئینسانی مسلمان ئەگەر بۆ خۆشی فڕوغ هەبوو لە تەمسیلێکی کوردیا ئەیوە ئەگەر من نانی گەرمم نەخوارد بێ بەدەستی خەڵکەوە بینیومە ئێمە ئەگەر نانی گەرمیشمان نەخوارد خۆ بێ بەدە یعنی ئەگەر بۆ خۆشت بەڕاستی هەندێ هەڵسەنگاندن هەیە بۆ ناکرێ پێویستە دەرز لە خەڵکەوە وەربگری پێویستە دەرز لە بەرامبەرەکانتەوە وەرگری یعنی پێویستە نەسیحەتی هەندێک خەڵک وەرگری کە بەڕاستی بەسە پێویستە تۆ تۆزێ هۆشار بیتەوە کاکە بۆی کە خۆت لە نزیک بوونەوەی ئینتیخاباتەکانە 200,000 نارەکەن بە گیرفاندە 200,000 بەشی دوومانی کە بەشی مانێک لێ ناکە دیسانەوە چیت سەر تاس و حەمامەکەی جاران بۆ بەس تەنها خۆت لە بیر ئەو میلەتەوە بۆ لە بیر نییە مامۆستا زۆر جار دەسەڵاتداران کۆمەڵێشتی زۆر سەرەتایی کە بەڕاستی مایەی شەرمە تەوزیعیەکەن بەسەر ئەم میلەتەیە یعنی بۆمنە سەرۆکی فراکسیۆنیان بینیوە ئەلاگە خەیاری تەوزیع کردووە هی وایە دەبەنەوت تەوزیعەکە ینی هیوا هەیە نازانم کۆمەڵێشت ئەمە ئاساییە بۆمنە ڕێکخرا و دەستگا خێرخوازیەکان ئەمە بکەن بەڵام لە ئاستی حیزب و وەکو مزایدەی سیاسی ئەمانە کۆمەڵێشتی شوورەین ئایا تا چەند پێویستە تاک هۆشیار بێ کاتێک کە من هێندەی ئاو نەوتم هەیە بۆچی پێویستە سەرکسکەم بۆ دەبەیەک نەوت ینی مەبەستمەوەیە من ڕەوایەتی نادەم بە هیچ شتێکی تونند و تیژیانە بەڵام بەڕاستی مرۆڤ دەبێ نەوتکا بە خۆی بسووتێنێ باشترە لەوەی کە عزەتی خۆی بۆ دەبێ نەوت بفرۆشێت کە ئەزانێ قابلیەتی ئەوەی هەیە لە ساڵێکە هەر خودی خۆی نەک خێزانەکەی دەدنە بەنەوتی وەربگرێت لە کاتێک ئێمە بەسەر بەحری نەوتەوەین مەبەستم تا چەند پێویستە هۆشیار وەکو جەناب دەفەرمووی بە تەشتێ ئاو نەکەوێتە مەلە ینی تۆ بۆنە بە 2 کیلۆ خەیار و بە دەبێ نەوت و نازان بە فەرشێک و بە کۆمەڵێشت تا چەند پێویستە تاگی دی هوشیار بێتەوە ینی ئەمەندە بەم شتە وردانە عیزەتی خۆی نەفرۆشێ بە کۆمەڵی خەڵکی سیاسی ئەوەیە کە عەرزم کردن ینی بەڕاستی ئێمە تەوەری باسەکەمان لە چوارچێوەی ئەم مەوضوعە ئاخولێتەوە کە بەڕاستی ئێمە نابێ بەڕاستی هەموو دەقەیەک هەموو ساتێک بین زمانی لۆمەمان زمانی ڕەخنەمان زمانی سەردەنیشمان تەنها لە سەرکردەکان بێ سەرکردە کاتێکە ئەبینێت میلەتەکەی بێدەنگە و میلەتەکەی ئەوەی کە لە بەردەستی عادی بەم شتە تووڕەهاتانی کە ئەوەی کە ڕازیە ئێتەوا ئەوی هەر ئاوالی ئەخوڕێ بەسەراتێکی کوردەواری جوان هەیە لەو بابەتە کاک ڕاستکاڵێ جارێکیان ئاغای دیەک ئەبێ پردێکیان ئەبێ ئەم پردە پردی عامەی خەڵکە مافی خەڵکە بەسەر ئەم بردا پەڕێتەوە هەندێک لە دەست و دایرەکەی وتی ئەرە کاکە بوو ئەم پردە ئێمە والیە بکەین ئەو خەڵکە ئەوە بە ئاسانی بیا پێڕێتەوە بۆ ئێمە نین بەسەر ئەم پردەیە بین باجێک دابنین باجەکە چییە؟ هەر کەسێ بەسەریا پەڕیەوە با دینارێکی لێ بسەنین وتی ئاخر دەترسم میلەت قبوڵی نەکا ئێوتان تاقیکردنەوەیەکە ئەیکین ئەگەر میلەت قبوڵی نەکرد ئەوە دی پەشیمانە بینەوە غەیچێکە هەزار وعدمان نابۆ خەڵکە و درۆشمان لەگەڵاکردنەوە پەشیمانیش بینەوە وتیان باشە ئەیکین بەیانی هەستان پردەکە دوو پۆلیسیان لەسەر دانابوو دیان کاکە
وڵا هەست کە ئەم پردا پەڕێتە بێ دینارێ بە چارنێ کاکە بابین دەفعانی البەڵا بڕۆین هەرونی ئیشمان بڕوە کاکە کەی وەختی ئەم سەرێشەیە ئاگرە سوورە لە خۆم دوورە دەستگرە بە کڵاوەکەی خۆتەوە بابا نەیبە ئەوە لێ یا پەڕیەوە دوای ئەوها لێ پەڕیەوە وەڵا چوونەوتیان بە ئاغا وتیان ئاغا وەڵای شەکەمان سەری گرت بەخوا دینارێکەمە بۆ نێکین بە 2 دینار کردیان بە 2 دینار هەتا گەیشتە سەر 3 دینار خاصە هەچەندێک ڕۆیشتی بێ وەڵا دوایی وەختێکیان زانی مزارەیەک لە بەردەماڵی ئاغا دروست بوو ئاغاوتی برا ڕۆ چیم کرد بەخۆم عفو پاش 3 دینارەکە دوای ئاغاوتی کاکە هەر کەسێ لێرە شۆکە 3 دینارەکەشیە یەک شەقیشی تی هەڵەن لە دوای شەقەکە تیان هەڵەیان لە شاقەکان کە تی هەڵەیە دوای مزاهرەکە دروست بوو کە لە بەردەم ئاغایە ماڵی ئاغا مزاهرە دروست بوو ئاغا هاواری گبرا ڕۆ چیم کرد بە خۆم دوای هاتە ناو خەڵکەکە وتی هات چییە ئەو خەڵکە وتیان ئاغا ئەو نەفەرانی دادناوە لەسەر پردەکە کە شەقەکەمان تێڵەیە کەمە فریان ناکەوین ئێمە تاخیرە بین لەسەر ئیش و کارەکانمان 2 دانە دانەولانی گەم بیکە بە 4 نەفەر بۆ ئێ 2 شەقەکەمان تێڵا بڕوە ئەخر میلەتە ئەم هەموو شەقەی خوارد ئەم هەموو بەزمەی پێکرا ئەم هەموو دەدەسەری پێکرا هەمووی قبول کرد ئاخر کاربەردەستانیش چۆن لەسەر ئەم حاڵەتی خۆیان هۆشیار نابنەوە کاکە سەرکردە هەیە لەنا ئەم میلەتەی ئێمەیە هەزارەها خروقاتی هەیە هەزارەها خیانەتی بەرامبەر بەم میلەتە کردووە میلەت بڕۆ لە ناو سەرشەقامەکانی ئەم میلەتەی منە لە مەجلیسەکانی ئەم میلەتەی من و تویا بڕۆ دەمی ئەو خەڵکە بکەرەوە هەمووی لێ ئەخوێنێ بەیانیەتەنا ئەو بازاڕەوە هەمووی ئەڕات ڕسمی سێڵفی لەگەڵاگرێ هەمووی ئەڕوا باوش ئێوە قیادەیە هەستەکانێ من وانیم من ئەو خراپە نیم کە خەڵک باس مەکە ئەوتە خەڵک هەمووی لە خۆشیە باوەشم پێەکە ئەو خەڵکە لە خۆشیە ڕسمم لەگەڵاگرێ ڕسمەکانی مەخاتە سەر پرۆفایلی فەیسبووکەکەی لەبەرەوە هەست ناکە ئەم خراپ بێ میلەت دوای لە کاربەدەستان کردووە کە خراپ ببن ئەگەر میلەت کاربەدەستی وەستان ئەوەستێ بە تەجروبە ببینە کاک ڕیاض لەم میلەتەی ئێمە کە میلەت جوڵاوەتەوە حکومەت هاتۆتە پێشەوە میلەت جوڵاوەتەوە کە زەختێکی لەسەر حکومەت کردووە حکومەت کۆمەڵە لە مافەکانی بۆ زیاد کردووە بۆ دابین کردوێتەوە پاشا بەڵام کاتە میلەت کپ و کڕ ئەبێ ڕازی ئەبێ بە هەموو ئەو نەعەدالەتیانەی بەرامبەر ئەکرێ حکومەتی دەڵێت تەواو شامی شەریفە شامی شەریفە هەموو میلەت بەڕاستی بە ئاوادانی بە ئەڵێ میلەت هەمووی چوو بۆ بەردەمی ماڵی پاشا نان نییە بیخۆین نان نییە بسکیت بخۆن هینی جوان دانێت کاربەدەست واتان خەڵکەمی بسکی دەخوا نان چییە ئاگاداری نییە خەڵک بەڕاستی یعنی خەڵکێ لەسەرمان ڕقی بردوێتەوە خەڵکێ لە برسا مردووە سەوادانین شتیوانی خەڵک لە برسا مرد بێ وەڵڵا خەڵکی لە میلەتە خەریکە لە برسا ئەمرێ زۆر باش مامۆستا زۆر جار دەسەڵاتدارانی ئێمە دەڵێن یان بۆمنە مێدیا و دەستگا ڕاگەیاندنەکانیان ئەڵێن خەڵکی ئەم وڵاتە بە هیچ ڕازی نین بەڵام کاتێک کە وەکۆڵێ دەست لە دەمی خەڵکی ژەدەی هەمووی ئاوات بە سەردەمی سەدام حوسێنێکی دیکتاتۆر و تاغوو دەخوازە یا بۆ نمونە گەنج و تاکی ئێمە هێندە بێ ئینتیما کراوە ئامادەیە خۆی بکێشێ بە دەریای ئیجەدا و ئەم وڵاتە بەجێ بێڵێ ئامادە نییە لێرە بمێنێتەوە ئایا بۆ نمونە ئەم قسەیە ڕاستە کە تاکی ئێمە کۆمەڵگەی ئێمە خێزانی ئێمە مرۆڤی ئێمە بە هیچ شتێک رازی نییە یان بۆونە ئەمە واقعەکەیە کە تۆ بە حکومڕانێکی کوردی رازی نەبی بەڵام ئاوات بۆ سەردەمی سەدام بخوازی کە یەکێک بووە لە گەورە دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆونە بەم وڵاتە خۆشە رازی نەبی بچی بۆ یا ئەوروپایان بوونە لە بەحری ئیجیا بخنکی مە بەسمەی ئەم قسەیە ڕاستە بۆچی دەسەڵاتدار پێی وایە تاکی ئێمە بە هیچ شتێ رازی نییە یەکێک لە خەڵەتاندنەکانی تری میلەت ئەگینام ئەمە دنیا وای لێ هاتووی هەمووی بووە بە عایلەیەک هەموو کوڕی زەوی کۆ بۆتەوە لەنا عایلەیەکە یعنی من ئەوە نیە بەس تەنها ئێستا ئاگام لە کوردستان بێ یعنی میلەت وای لێ هاتووە ئەوەندە چاوکراوە بووە هەموو دنیا ئەبینێ هەموو دنیا لە بەرزەسیاتی هەزارەها خەڵکی ئەم میلەتە لە وڵاتانە ئەژین ئەزانن تاکەکان لەنا ئەو وڵاتانەیە مافیان چۆن پارێزراوە کاکە ئێمە ڕاتب و معاشی ئەم میلەتە هەتا بێ بەرەو خوارەوە دەکەم یەکاتەوە کەچی لەلا زەریبە مانسە بەرزەکاتەوە ضريبة لقات وإخات صدقات ولدقات وإجينا صدقات أمي لتهر بيدنا به لم لا شو معاشكش هتا بين لسي ربع وإكابة بني ولا نيو إكابة ربع ولا لربع شو إن شاء الله ناهي له باشا يعني براستي أما خلطان دنا بلين والله كاكا بهيج رازي نابين بتشي رازي ببين استا وكو جناب الفرمود يعني إما لسه بحري نوتي إما بحتشي وڵاتانی دراوسێمان ئەفرۆشرێ هەچی دڵا وڵاتانی دراوسێمان و وڵاتانی دوورە دەستیشمان لەسەر نەوتی ئێمە حەواوەتەوە وەزعێکی خۆشگوزرانی بۆ میلەتەکانیان دابین کردو بەڵام میلەتەکەی ئێمە ئێستا دەبێ نەوتی دەست ناکەوێ ها
یعنی نەود نییە شەو بیگڕێن هەتاوەکو ئەم سەرمایزیستانی پێ بابڕێەوە لە 30 ساڵ حکومڕانی سەرڕاکەین بە دوای برد لە غازە برد لە غازمان دەست ناکەوێ ئەمە ناڕازی بوونە بە بەش بە پێشەوانەوە بەڕاستی ئێستا یعنی ئێمە لە 30 ساڵە کاربەدەستەکانمان هەڵن کاکە وەڵا کارەبای حکومەتی هەرێم چارەسەرەکەین کە ئێستا وای لێ هاتووە حکومەتی هەرێم 4 سەعات کارەبای ڕایسیمان هاتێ من ئێستا برادێکم کە لەم چەند ڕۆژ لەم چەند هەمووی 6 مانگ 7 مانگە ڕۆشتۆ دەرەوە لە یەکێ لە وڵاتانەی ئەوروپایە کە ئەژی ئەلە 2 مانگە $25 ئاو کارەبان بۆ هاتێتەوە نازانم تەنکی سەربان چییە نازانم ئاوبڕین چییە نازانم ئاوی سارد و گەرم چییە هەڵدانەوە چییە یعنی نازانم جۆزە هەڵدانەوە چییە یعنی ئەو گاڵتە جاڕیە بە میلەت دەکرێت وەڵام میلەت بە هیچ ڕازی نابێت کاکە بڕۆ دو وەکو یەکێ لە قیادەکانتان بینی لەسەر کردێ لە یەکێنە کەناڵەکە فەضایەکانە مقابلە کراوی و کاکە وەڵای ئێمە میلەتی شەیە لە ئێمە خراتر لە کارەبایە مزیعەکە زۆری بوێنێت لە ئاخریا لە سویسرا وەکو گاتە بە خۆشی میلەتەکەشکە سویسرا لە هەموو کەس خێراتر دەکات زۆر باشە مامۆستا وەڵام مۆزەمبیقیش لە کارەبایە لە ئێمە باش بێگومان لە ماوەی ڕابردوودا هەر لە بەدرخان پاشای بۆتان و شێخ عوبەیدوڵڵای نەهەری و قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و شێخ عەبدولسەلامی بەرزانی و شێخ مەحموودی حەفید ئەمانە پێشەنگ و پێشڕەوانی میلەتی ئێمە بوون واتە یا لە تەکیە و خانەقاکان یا لە مزگەوتەکانەوە پێشڕەوایەتی خەڵکیان کردووە کۆساری شاعیریش بە ڕەحمەت بە فەرمێ هەر کاتێ لە پێش جەماوەر مێزەری یەک مەلامبینی لە برینی شەتەک درابوو هەر ساتێ دیم سەرکردەی خۆشەویستی خۆم خوێنی گەشی لە پێڵاوی داوەستا بوو ئەیبا هەتا و کاتێک کە ئاڵای دادپەروەری لە کوردستانە داچەقێ ئەگەر وابێ مەبەستمەوەی بۆچی زانایانی ئاینی ئێمە نابنە پێشەنگی ئەو میلەتە بۆ نمونە بە لە پێش خۆپیشاندانەکانەوە سەدان زانای عەمامە پاک پێشڕەوایەتی ئەو خەڵکە بکەن بۆ ئەوەی خەڵکێکی دیکە نەیکاتە مزایدەیەکی سیاسی بۆ خۆی و سبەی بە خوێنی 2-3 گەنج کورسی و دەنگی خۆی پێ زیاد بکە طبعا ئەو حەقە بڵین بە مامۆستایانەوەکو هەر لە نمونونەکانی جەناب تا ئیشارەت تێدا زۆربەی شۆڕشەکانی کوردەواریش و زۆربەی پێشەنگی ناڕزایەکانی کوردەواری لە ڕابردووشە هەرمەلاو مامۆستایانی ئاینی و سەرکردە دینیەکان کردویانە ئەوە ئینکاری ئەوە ناکەین بەڵام ئەتوانین پرسیارەکە بڵین لە ڕۆژگاری ئەمڕۆی ئێمەیە بۆچی بەڕاستی ئەم سیفەتیان ون کردووە بۆچی ئەم مامۆستا ئاینێ بەڕێزانە لەگەڵ احتراممان بۆ هەندێکیان کە بەڕاستی لە هەموو دەقە و سات و زمانێکە ئەوان سنگیان لە پێشی هەموو میلەتەوە بۆی کە بەڕاستی داوای ماف و حەقەکانیان بکەن بەڵام ئەگەر وەکو عموم تەماشاکەین فعلەن بەڕاستی ئەو لۆمەیەکە یاکو بڵێن گلەیەکە لەسەر مامۆستایانی ئاینی بەڵام منش ئەوەندە ئەڵێن بەڕاستی مامۆستایانی ئاینی هەندێک جار لەوەچە بە تەسکی حیزبی تعین کرابێتن هەندێک لە مامۆستایانی ئاینی مامۆستای دەسەڵاتن یعنی تەمسیلی ڕاستەقینەی مێزەرەکەی ناکات تەمسیلی ڕاستەقینەی محرابەکەی ناکات تەمسیلێکی ڕاستەقینەی حیزبەکەی دەکات تەمسیلێکی ڕاستەقینەی قیادە و سەرکردەکەی دەکات بەداخەوە ئەڵێم مامۆستای ئاینی تا ئێستا لەوەچە لە سۆشیال دیموکراتیە نەگەیشتی بێ مامۆستای ئاینی هەبێ لە ئەلمانیەتا و بە فکری ئەلمانیە ڕازی بێ مامۆستای ئاینی هەبێ هەستێ لە ناو جەمعیەکە لە ناو دەستەیەکە ئەندام بێ کە ناوەکەی دش بە دین دروست بوو بێ هاتوون دابڕانی میلەت لە دین بکەن تۆ ئەندامبی لە ناو ئەم دەستەیە یعنی ئەمە مامۆستای ئاینی نییە ئەمە پێنجشەکی دین نییە ئەمە قیادە و سەرکردەی موسڵمانان نییە بۆیە بەڕاستی ئەمانە فعلەن دایم لەو کەسانن کە دش بە میلەت دۆستانێتەوە لەو کەسانن کە دایم بە شانوباڵی سەرکردەی نەعادیل و سەرکردەی زاڵم و ستەمکارانە هەڵیان داوە و ئەمانش دڵنیا بە لەوەی کە لە مێژووە ئەخرێنە پراوێزەوە و ڕوویەکی ڕەش بۆ خۆیان تێومارەکەن بەڵام ئەوەندە بڵین کە بەڕاستی مامۆستایانی ئاینی پێشەنگ بوون و سەرکردە بوون و لە شۆڕشەکانی کوردەواریە ئەگە تەماشایان کێ بەڕاستی ئەوان جێدەستیان دیار بووە و لە بەرامبەر زوڵم و ستەمکارانە قسەیان هەبووە هەڵوێستیان هەبووە مووقیفیان هەبووە خوێنیان هەبووە و خۆبەردانیان هەبووە و ئەتوانین بڵێن لە هەموو چین و تۆژەکان زیاتر ئەوان تا و تەثیریان هەبوو لە هۆشیارکردنەوەی میلەتەکەیان یعنی تۆ بزانە لە چەند مزگەوتی ئەم شارانەی ئێمەیە لە چەند مزگەوتی ئەم منتیقانی ئێمەیە مامۆستایانی ئاینی قسەی حەق کرا و گرتویان و لە سجنەکانی سەردەمی بەعسە چەوسێنراونەتەوە
دەربەدەر کراون کوژاون سەرنگۆم کراون من مامۆستای ئاینیم هەبووە کە مامۆستای خۆم بووە بەڕاستی تا ئێستا سەرنگۆم کرا لە زمانی حکوومەتە کە قسەی حەقی ئەکرد کە ناڕازی بوو بە زوڵم و ستەمەی کە حکوومەتی عراقی کرد چەندەها ئیمام و مامۆستای بەڕێزی ترمان هەیە کە لە سەردەمی سەدام حوسێنە چی پێ نەکرا لە سەردەمی ئێستای ئێمەشە چەندەها کەس هەیە کە لە ناو ماڵەکەی خۆیان فیشەک نێرا بەسەرەوە لەبەرەی چوار قسەی حەقی کردووە لەبەرەوە مامۆستایانی ئاینی لە کاتێکا کە بەڕاستی ئەنگلیای دەدەستیان کە فعلەن بەڕێچکە ڕاستەقینەکەی خۆیان نەبوون بە مامۆستای ئاینی بێگومان زۆر باش مامۆستا تا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر من بۆ بەرژەوەندی خۆم بۆ مزایدەی سیاسی بۆ نمونە بۆ خۆبردنە پێشەوە بۆ زیادکردنی دەنگەکان یا بۆ زیادکردنی پێگەی سیاسی کۆمەڵایەتی خۆم سبەینێ بمە پێشەنگی خەڵک خۆ پیشاندانێ بکەم بۆ منە بەگشت دەسەڵات تا بچمەوە یا بۆ منە خۆم گەورە بکەم تا چەند تاکی کۆمەڵگە پێویستە هۆشیار بێم چۆن مزایدە چی بناسینەوە و خەڵکی دڵسۆزی میلەتەکەش بناسینەوە دەست خۆش بێ خواجە ئەوە گەڕانی سەر نقطەی یەکەمی بابەتەکەمان کە بەڕاستی هۆشیاری تاکە هەموو تاکیەکی کە هەموو کەسێک حەز بەوە ئەکات بە فێڵێک شتێکە لە توانایانە بێت یان بە خەڵەتاندنی خەڵک وا لە خەڵکە ئەم خۆی بەرێتە ئاستێکی بەرز و خەڵکیش لە مەتەی ئەیاما بن ئەمە ڕەخنە لەم ناگرین یاوەکو ڕێگە لەم ناگرین ئەمما فی خۆیەتی کە ئەمە بکە بەڵام ئافرین بۆ ئەو میلەتە چۆن بتوانێت ئەم کەسە بناسێتەوە چۆن بتوانێت ئەم کەسە هەڵسەنگێنێت چۆن بتوانێت ئەم کەسە بەوە بزانێت کە ڕیشی خۆی باتە دەستی یانە بیکا بەسەرکردو و پێشەنگی خۆی یانە ئێدەوەرە هەر نەبێنە بێ مقارنەیەکی ئەم شخصەکە لەگەڵ ئەم قیادانێکی ئێستا لە پێش ئەوەون چ فەرقێکیان لەگەڵ ئەما هەیە چ جیاوازێکی لەگەڵ ئەما هەیە چ ئیمتیازێکی هەیە لەگەڵ ئەما تۆ جایکەیتەوە ها چ نقطەیەکی ئیجابی هەیە لەمانی پێش و ئەمانیە کەواتە کە تو ئەم هەڵسەنگاندنت کرد ئەمە هۆشیاری تۆ دەرەخات هۆشیاری ئەم تاکەی ئێمە بەردە بەداخەوە لەم بەڕاستی لە تاکی ئێمە لە ناو میلەتی ئێمە ئەمە زۆر کەمە کاتڕیاست یعنی ئەوانەی کە بە هۆش بیرەکەنەوە بە عەقڵ بیرەکەنەوە ناتوانم بڵم بە پەنجەکانی دەدەتوانم بڵم بە عەدەدێکی زۆر کەم لە سەدەها کەس دەرناچێت کە ئێمە ملیۆنا کەسین لە سەدەها کەس دەرناچێت باشە میلەتی ئێمە بە چاو بیرەکاتەوە بە عەقڵ بیرناکاتەوە لەگەڵ احترام من بۆ بینەرانی بەڕێزەڵێم ئەنی کاڵێم بە چاو بیرەکاتەوە بە چاو کۆمەڵە شتێک بینێ هەموو شتێکە لە عەقڵیا لە ڕابردووە خەزمی کردو هەمی لە بیرەچێتەوە ئێستا کەسێکە بینێ کۆمەڵی قسە و باخوبریقی بۆ ئەکا کۆمەڵی وعدی پێ ئەدا دنیاتان بۆ کەم بە شانی شەریف جادەکانتان هەمی بۆ ئەکەم بە ئەوروپا هەرچی کارەبایە گەرم ماڵەکان تەوا وەڵڵا ئەم وعدە ڕاستەکە هەر لەم سەردەمەی خۆمانە چەندە حیزبمان نەبینی ئاوا چەند وعدی باخوبریقیان بەم میلەتەدا بەڵام ئێستا چیان لێها دوای هەڵبژاردن هیچی جێبەجێ ناکات چیان لێها ئێستا هەمووشیان بوونەوە بەو ستەمکارانەی کە ئێستا ئەوان ئەنجامان چەسێن زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارامی خەبات بانخوازی ئیسلامی سپاس بۆ بەڕێزتان زۆر بەخێر بێت دووبارە خۆشەویستانم بەم شێوەیە ژاتمان کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی دیکە لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ